بسم الله الرحمن الرحيم. بناي خوای گەورە میهرەبان، ئێمە وەکو ئەنجومەنی هەریری کۆمەڵی دادگەری لە کوردستان هەستان بە ئێوارە کۆڕێکی خنزیرانە بۆ برای بەڕێز خۆشەویست بانخواز دکتۆر ئەحمەد سۆفی بۆ پێشوازی لە هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان بۆ ئەوەی تەماشای خەڵک و دەوروبەر و جەماوەرەکەین خەڵکانێک سەرقاڵی سیاسەت و باری اقتصادی دوورکەوتنەوە لە تەمومژی نەخۆشی پێم خۆشە پێشەوەی ڕەمەزان بێ خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی دڵ و دەروونمان ئاسوودە بکەین بە پەیوەست بە خوای گەورە بۆ ئەوەی خۆمان ئامادە بکەین و بۆ پێشوازی لەو مانگە بەڕێزە. سپاسی ئەنجومەنی حەریری کۆمەڵی دادگەریەکەین سەر بە مەڵبەندی سۆرانەوە کە ئەوڕۆ ئەو بەهارە گەشتیان ڕێکخست و ئەم سیمیناریان ڕێکخست لەو شوێنە خۆش و سەرکەش و جوانەدا بۆ ئاگادارکردنەوەی برا خوشکانمان لەسەر مەسئلەی هاتنی ڕەمەزان پێشوازی لە مانجی ڕەمەزان و هەبوونی مامۆستایەکی باش و خۆ ئامادەکردن لە بۆ ئەو مانگە مبارەکە و خۆ ئامادەکردن لە بۆ لای خوای گەورە و خزمەتکردنی دینی خوای گەورە و ئیتر ئەوەی کە پێویستە بگوترێ لە بۆ نەسیح وەکو نەسیحەت و ئامۆژگاری چونکە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم الدین و النصیحة دین هەمووی ئامۆژگاری قلنا لمن یا رسول الله گوتمان لە بۆ چێە پێغەمبەری خوا پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم لله ولرسوله ولأئمة المسلمين ولعامتهم فەرمووی دین ئامۆژگاریە دین دڵسۆزیە لە بۆ خوا ئامۆژگاری عن دڵسۆزی ئینسان دڵسۆزبی لە بۆ خوای گەورە دڵسۆزبی لە بۆ پێغەمبەر خۆشەویستەکەمان صلی الله علیه وسلم وهروەها دڵسۆزبی لە بۆ پێشەوایانی ئیمانداران ئەوانەی حەق و ڕاست و درستن و نەسیحەتیان بکەوە یارمەتی دەریان بی وهروەها لە بۆ هەموو ئیمانداران ئینسانی مسلمان یەکتری ئاگدار کاتەوە قورئانە فەرمیوە ذەکر فإن الذکرى تنفع المؤمنین ئەگەر ئەو بەبیر هاتنەوە نەبی ئەگەر خوای گەورە لە هەفتەی ڕۆژێک خوتبەی دانا نابا و تاری دانا نابا مسلمانان دینی خۆیان وردەوە دەرەبیر دەکرد و سس دەبوون لە دینداری ئیتر خوای گەورە جزای خێری ئەنجومەنی حەریر داتەوە خوای گەورە جزای خێری ئەو هەموو بەڕێزان داتەوە کە ئەیبینن کە جۆرا ئەگرن کە لە دوورەوە هاتوون خوای گەورە ئەجری ئێوەش داتەوە. سلام علیکم ورحمة الله.